انشالله پێشەوەی بڕۆی هەدەیەکی بە نرخم بۆ دانایی باشە؟ سپاس دەکەم کاکەگیان ئینشەڵڵا منیش بە تەمای سەفەرێ بووم پێم خۆش و پێش سەفەرێک بێم سەردانی جەنابە بکەم یاخوا بەخێر بێ زۆر گەورە و کردین بە کوڕەکانە لەم خزمەتێکی باش و بکەن خاڵۆ لە ژوورێ؟ بەڵێ لە ژوورێ بەس میوانی هاتووە ئاگاداری کەرەوە لە شاباتوە بڕۆ بە خاڵە لە شاباتوە فەرموو خاڵۆ ئەمانەتەکە گەیشتەجێ ئەمانەتەکە گەیشت؟ بەڵێ کەس پێتی نەزانی؟ نا هیچ کەسی پێی نەزانی بڕۆژ بێنە و مەعیدەی گەپێتنی باشە؟ بەسەر بە زۆر ئاگادارە خەمە نەبێت هیچی تردان پێویست نییە خاڵەوە ئەو غەڵوزانە بۆ بتەشێنە خێرا دەستکەس شە خاڵە لێرەیە؟ بەڵێ لێرە دەبڕۆ پێم لێ مەحسین هاتووە باشە لێرە بۆ ساڕۆماگە دارێت کاکە ئەو تلیاکانە لە قەرز و ئەمانە نییە باشە پارەکەی چەک لێ بسەنە دای نەیدا بیتۆ بێفڕێ دەنە ئەو چەمەوە باشە ئەو شتم بۆ تەواوکەن هەیە کاکە تلیاک زۆرە تۆقن نەبێ ئەمە خۆمان هیچمانەوە بەڵ باش یاڵت لێ باش خاڵۆ بڕۆ لە دەرەواتوە ئەڵە ناو محسینە بیگەمە ژوورەوە بابێتە ژوورە خاڵۆ لەبێتە ژوورەوە خاڵۆ ئەوە هات بۆ چی هاتووی؟ هاتووە بۆ تلیاک بۆ تلیاک هاتووی؟ بەڵێ تلیاک پارەیە تەنها تۆزێکیش بم دەرێن ئەم جارە پارەم پێ نییە بە قەرزم دەرێت دوای پارەکەی دەدەمێ ئاڵۆزە بوومە پێوەی چۆن ئالوودە بوویتە ئاو هەش بڕۆ پارەکەی پێیاکە ئەو کاتەوە تەنها تۆزێکیش بم بڕۆ دەرەوە تلیاک نییە لای ئێمە بیبە دەرەوە ڕۆ دەرەوە ڕۆ دەرەوە ئەوە چیەکەی کورە ناجوولێن بە قورعان تاکوژم یەک بەس بجوولێن ئەو دەماچە لابە یەک بەس ناجوولێن بس ناجوولێن بڕۆ دوایکەوە هەلو شعب لەکوێی خێرا ئەو پیاوانە بێنە وەرەیشم پێێتە چی بوو؟ خاڵۆ چەنە دوای کەوت و سوار سیارە بڕۆشت فریای نەکەوت خوایەوە پیاون بڕۆ دەرەوە خاڵۆ چی بووە؟ چی بووە کاکە ئێوە لەکوێ بن محسین هاتەتە سەر چۆن محسی چۆن ئیژواکە چۆنی ژوای چۆن غەڵەت وای کردا مشوە کارکردنەکەی زان با بڕۆ قسەک بیتۆ پێنە خاڵۆ وازی لە بێنە خاڵۆ با بڕۆین خۆیە گەڕێتەوە بەردەستمان با بڕۆین بیتۆ با بڕۆین خێرا جارێشمان والله ئەبێ کارێکی پێ بکەم بە حیاتی کاری وای شوێنی کارکردەکەی زانە بووە ئەو پیاوەی هەڵتوێتە سەر ئێمە شاب ئامانەتەکەی ترگانەجێ زۆر باش والله ئەبێ محسین دەردێک پێ بدەم
محسین بۆ سپرایز بوو خاڵۆ لە هەموو سوچێکی ئەم شارەیە بەدووە تاگەڕێ با مێشکی خۆت و خاڵۆ نەپژیانە هەسە پێوە بەتەمای لەو ڕزگارت بێ هەسە پێوە پێوە سوڕێ نیازی چی دێ بڕیدا ئەو جادە ڕاستەگری بەبێ ئەمڕۆدا دابەزە ناپاک دابەزە 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 باشە باشە ئێستا تەلەفۆنێ بۆ خاڵۆکەم ئەو تلیاکانەمە بێنێ بۆیرە تۆ دەست بەسەریە تا و کاری خاڵۆ ئەکاتێرە تلیاکان بازانی خاڵووی لێ بەرزیری هەوەسە کرا لەدەنگ بە تۆ مردنە هەڵبژارد ها خاڵۆی کورا چی پێ دیۆ قسانە بکە خاڵۆ ئەو بێنەرخەمەنی برۆدە بیناتەوە نەکراوەکان داوای تلیاکەکە وەک سەگ بی تۆ پێنە بێنش ئەگەر تێ شا بەزنوێتی بمێنێ وەرە بۆ بیناتەوە نەکراوەکان زوو گوێ بگرە ئەگەر شابی شتێکی لێ بەسەر بێ ئەوە مەرگت بە دەستی خۆت هەڵبژار ئەگەر تێ شا بەزنوێتی دەرچێ مێشکی نەپژێرە زوو تلیاکەم بەرێەوە نە قسەش مەکە خاڵۆ بەس واز بدەین بەس بدەین باوە قسەت بۆ تۆ پێنم خاڵۆ تۆ سەگی بەردەماڵ خۆمان بووی لەگەڵ ئێمە کار بکە ماسی نابێ باش دیێ شێر لەگە پشیلەیە کار ناکە زۆر تلیاکە بێت تا مێشکی نەپژانەوە زوو خاڵۆ سەریگە لە ترسی چۆن دەستێن لەرژێ دەرزینی دەستەکان نیشانی بێهێزی نییە من شتێک لەو کوڕیا بینم تۆ دەچی خاڵۆ بدە چاوە لە ترس و بیەکەی دەستی زیاتری شت ناوی ئەو دەرفەتە پێ بدە خاڵۆ دوانێ و کارە تەواوکەی ئاوێرم خاڵۆ بەس دەرفەتم پێ بدە جارە لیگەڕ جەنگیز بەڵێ خاڵۆ بڕۆ تلیاکانی وە بێنە بەسەر شۆ حازرە خاڵۆ حازرە بەڵێ گوێ بگرە ئێستا ئێمە تلیاکەکەت بۆ نێرین شابمان بۆ گەڕێنیتەوە ئەگەر هیچ ئازارێک بە شاب گەیشت بێ لەم شوێنە بە زنوێتی ناڕوویدە دەرەوە ئەوەی بێ ئازاری مندا تلیاک لەسەر گۆڕەکەی کێشم تلیاکانیشم بۆ بێنە هەسا تۆ مردووی نەفرەتی بەرەسا تۆ مردووی سە زۆر مەکە من نامەوێت پیاوەکانم بە دەست بە سلاوی ببینم دەستی شاب بکەرەوە بە پاشان تلیاکەکە وەربدە جەنگیز بڕۆ پێش کە شاب کەوتە ڕێ ڕۆژان تاگی هیچ کارێکی غەڵەتم لێت ناوێت ڕاست لێەوە ێگەی بڕۆ باشە فڕە بڵێ خاڵۆ ئەگەر خاڵۆ بێ
مازی بوو تەنیا نەفەرێکە بڕۆ سارە بێنە ئەبێرە ڕۆ بیگرین سارەکە بێن وەک سەگەی تۆ بێنم خاڵۆ جان چۆنی چیت بۆم کرد شاب چۆنە شابای بینیە فشەکە بە حاڵ تۆزە تێخی کرد خاڵۆ جان چاودێریم بۆ خچۆتە سەری خۆشێکی ڕاهێنانی کۆنتۆی و خۆشی خوشکی جاربەجار مەکسی. بەڵێ خۆشی جاجارە چێ لەگەڵ یا تەمرینە کەسێک چاودێری زە خۆم لێرە کەسێکم چاودێری کردووە لەوێ 24 ساعت ئاگامان لە هەر شوێنێکە لە هەر شوێنێکە مەجال هەبوو مێشکی بپرژێنم لە هەر شوێنێکە باشە ئەتەوێ بە چاودێری ورد بکەنە سەری ئەو ناتوانێت بێتە ئەو پیاوی من بکوژێ بەسەر چاو خاڵۆ حەزێکی کوژم بە زیندوی یان بە زیندوی ئێمە بەردەست یان بە مردوی بۆم بکوژن لە هەر شوێنێکە ڕێک و بیکوژن توانیتان بۆم بکەن باشە چاودێری تاو بکەنە سەری بزانن لە چیەکە و ئیشی چیە و ئەڕابوو توە چۆی کوێگە باشە بەسەر چاو خاڵۆ بڕۆ بەلای شەکەت و باشە خاڵۆ پیاگان ژاگەدار کرەوە قاچی پێشەوەدام باو لە پێشەوە بێ قاچی دواشتان بووی لەولا بێ ڕینە ئەم سەربەیە سەرەتا ئەژنۆت هەینتە سەر سنگت اینجا قاچی دەرەکەیت سەیری ئامانجەکە دەکەیت لێدەی ئەژنۆت بەرزەوتە و لێیدا بەم شێوەیە دووبارە سەیری بکەنەوە ئەوە سەیری ڕۆشناکەکە ئەتەوی لێدەی ئەژنۆت هەینتە لای سمتەوە سێکەن ئەم زەربەی پێویستی بە قۆتێکی زۆرە بۆی دەری بکەین کامە شوێنێ چێنەکەم چەپەڵە خۆی لە حەشارەدا پێوەدی بە خاڵۆ بکە بلێ لەوێ ئێستا خاڵۆ یان چۆنی خاڵۆ شوێنەوە تیومان دۆزیێتەوە چی لێ بکەین خاڵۆ ناتوانین لەم کاریا بدەین لەسەریان مناڵشتی لێ خەڵک بێتاوانی لێ با چاوەڕێ بکەین هەتا تەواوە بێ خاڵۆ ساعت و نیوتن خۆی دێتە دەرەوە پلانی بۆ دانێ بە زودی ئین لە بەرامبەرت بەڵام ئیسە ناتوانین لەم کاتەیە بیکوژین باشە بەسەر چاو ئیسە پلانێکی بۆ دانێ دڵنیا بە بە زندوی ئین نەبەردەست ئەمڕۆ ئەگەر هەر چوارمانی خوشت بێ وازی لێ نایەنی باشە خاڵۆ باش ئەمرەکەی خاڵۆ بێنەرخا بێ بەدەست خۆم بکوژم چی پێین کاکە خاڵۆنەی بەزینوی ئەمە بە زنوی ئەمانەوێ سەیکە ئەم پلانە دەئەنەین لە کات دەکردنی زەربەیە کەمەر بەتەواوی لەگەڵ یاسوڕێنی سێکەن ئەوە لێگەشتن کوڕی ناسنێک بێکیتن براکەم چۆنیت ئەو بۆ دیارێت وەخت دێوە نێماڵ بێنە لەوانێ قسە باشەوە براکەم چۆنێکە بۆ دیارێت ئەمە ڕاستی بڵێ تووشی کێشە بوو لێتی نەشارمەوە لەگەڵ باندێکات تووش کێشە بوومەوە زەلامێکم لێیان کوشت و ئێستا ڕام کردووە نازانم چی بکەم چۆن شتی واقعی براکەم هێشتا وەستی لەو کاری تلەکە نێناوە وڵای وازم لێنا بەس توش بوو
ئەی ئێمە حسابە باوکو دایکمان نەدا بین کەسانی باش و بەسود و کۆمەڵگا بەڵام لەمە دوای شەڵا هەوڵەدەم لەوە باشتر بوو براکەم چۆن شتیوات کردووە تازە شتەکەت کردووە براکەم بەڵام ناتوان پشتە تۆ بکەم تۆ ئامانەتی دایک و باوکمی بۆ من منیش کەسم نییە بەس تۆمە هاتمە بۆ لای تۆ خەڵ گەورەیە شتێکین من هەرگیز پشتە تۆ ناکەم براکەم خەم مەخۆ من لە پشتم هیچ کات پشتم لێ ناکەم یارمەتی ئەدەم دەبێت کە تەمەینمان بێک کۆنە کردووە با ئەمڕۆ بڕۆین تەمەینە بێکەوە بکەین دوایەوە حەلێک تۆ بکەین ئینشەڵا بۆ تەمرین دا پشتی باش فێرگین بەڵێ ناڕۆمە دەرەوە چاڵدەم باشە باشی سەرنجدەم بۆست هیچ حرەکەی نەکەی دەست بۆ دەماچەکەش نەبی تۆکی دەی بەس بەرکەیتە دواوات کوژم بێدەنگ بۆ سلف لێدە و ڕاستە و ڕاست بڕۆ دەی بۆ کوێمە من بێدەنگ بۆ مەقامەکە دەی خێرا ڕاستە و ڕاست بڕۆ بەس پێم دەماچەکە بڕۆ دەی ڕاستە و ڕاست هەلو تۆ شکێ محسینی بەیانی لە بینایەک بەرامبەر ئوتێلداوە براکەتە کوژن هەوڵی ڕزگارکردنی بدە باش سەر نەیتە دواوە چای بەستەرەوە مەزاگا سەربەزاکە بابڕای تەقاڵۆ دێ وەکو سەگەت تۆپی پیرۆزە هاوڕێی تازە بووە محسین براکەم خۆت بەڵێ بەس تۆ کی بێتەنگ بۆ خشتەکەتم سەوزگار دەبم چۆن گەشتەیە دوای پێ دەڵم جاری وەختەوە لێ ڕابڕێت بۆ چۆن دەسکرایەوە چۆن دەسکرایەوە چۆن دەسکرایەوە وەچێ لە تۆ
جوانا خوشبو برا بارك الله خاوە لە بینای مەرگە ئێستا نازانێ باشە بە چۆن ێرە دۆزیێت دایرە سەرمانە دوو نەفەر دایانە سەرتا ڕۆڵا گەفەرەکات جوانە ئەما چەند وەرە وبيا قيمة بر شوفوا ترسان دەسێکێک چۆن تۆقی ليش تاريخ شاهين نديوه خاڵۆ دەرفەتێکمان بەرێ با بیان بژین هەر لێرە خاڵە باقاوەیە خاڵۆ با بیان بژم نابي بياز نفر برابر نفر او كارم بطولكم خاوە حیفەوانە بێک پیشێک برن ویسەکە بە ئاسارەوە بروبم طاوكا خاڵۆ با بیان تۆ پێنی انا بواقف خلاص فريدي اي باو كروب ريسي كردر چی بوو خاڵۆ او تشد كرتو نیاسی ئەو نەوە بتکوشم بەس مادام تووشەبی لە قوشەکەمدا شەوێ بتکوشم ئێستا نە پارە نە سەروەردی چی فریات ناکەوێت شەرتە مادام تدای وە دەست کەسی نامەردا هەتا من ماوەم نەیکێشم وعد بێ فیشەکە باشی فیشەکە بەرکردەوە بەسە بەسە با بڕۆ من باشم با تەلەفۆنی